مزگەوتی ئاڵتی بەرماخ 650 یەکێک لە مزگەوتە مێژوو و ناسراوەکانی شاری هەولێر کە دەکەوێتە ناو بازاری قەیسەری. ناوی ئاڵتی بەرماخ واتە 650. بە پێی جێرانەوەی مێژووەکان ئەم مزگەوتە بەردەوام پەیوەندی بەناو بازاری قەیسەری و ناوەندی بازرگانی و ژیانی کۆنی خەڵکی شاری هەولێرەوە هەبووە. بە گوێرەی جێرانەوەی پیرانی شار مێژووی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانی وەک یەکێک لە شوێنە ئاینیە کۆنەکانی شاری هەولێر دەستنیشان کراوە و تاوەکو ئەمڕۆژ وەک جێگای نوێژ و کۆبوونەوەی خەڵک بەکاردێ، بە تایبەتی بۆ کاسبکارانی بازاری قەیسەری هەولێر و هاوکات بەشێکە لە ناسنامەی مێژووی ئەم شارە. بەڵام لای مێژوونووسان پێیان وایە مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ سەدەی 16 و 17. بەڵام هەندێک ئاماژەی تر هەن کە دەڵێن لەوانەیە ئەم مزگەوتە بنچینەیەکی کۆنتری هەبێ. هەر بە بۆ چوونی جێرانەوەکان ناوەکەشی ئاڵتی بەرماخ لە مانای 650 دێ. دەڵێن ئەم ناوە بەواتای 650 پێدێ، بەڵام هەندێکی تر ڕایان جیاوازە. دەڵێن ڕەنگە ئەم ناوە بەواتای 6 ستوونی بیناکە بێ و یان پەیوەندی بە هێمایەکی ئاینی یان چیرۆکێکی خەڵک بێ کە لە ناوچەکەدا باو بوو. سەرەتا بەناوی خی گەورە میرەبان بەخێر بێن سەد چاوم. بەڕاستی ئەگەر باسی کەمێک باسی نوێژووی مزگەفتی ئاڵتی بەرماغ بکەین کە لە نێو هەولێر و بە تایبەتی تر لە ناو قەیسەری، ئەمە نازانم مێژوەکەی چەندە، بەڵام من وەکو گەنجێک وەکو دوکاندارێک لە ساڵی 1994ەوە کلیلی ئەو مزگەوتەی لەکنە من بووە، حتا ئێستاش کە 2026 بەڕاستی کلیلی هەر لەکنم مەوجودە. دیارە مزگەوت تایبەتمەندێکی خۆی هەیە. مزگەوت لە ناو قەیسەری بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک دوکاندار و مەسەڵەن خەڵکی گەشتیار و خەڵکێک ئەوە دێ، مزگەوتەکە زۆر زەرورە کە وجودی هەیە. دیارە ئەو مزگەوتە چەندان مامۆستا لێرە بۆ وەفاتیان کردیە و ڕۆیشتونە و ئیدی دەمێکە بەڕاستیە من لەگە ئەو مزگەوتەی زۆر ئاشنامە، ینی چۆن دەرەی لەگەر خینم تێکەڵ بووە و ئەو مزگەوتەشم زۆر خۆش دەوێت لەبەر ئەوەی مناڵ بووم کلیلەکە لە دەستم بوو کە کلیلیش لە دەست بی، ینی وەکو ئەوم تەسەڕوفات دەکرد بام هەموو جارێ دەیگۆ کوڕم وا تەسەڕوفات لەگە ئەو مزگەوتەی بکە کە ئەنەهوو ماری خۆتە. ئیدی ئەوها پەروەردەکرام کە خۆشم بێ نەقستانێکە بایم نامڕتەح دەبووم. بەخوای جاری وا هەبوو کارەبا مەسەلەن خراپ بوو، ئاو نەبوو، ڕەنگی شەو هەبووبی حتا سعات 12:30 ئەمن لێرە بوویمە کە هیچ کەسێک لەو بازاڕێ نمایە. ئەمن لێرە بوویمە بە حکمی ئەوەی کە مەوعید هەبووە کە ئاو بێت بە تەنکەر بکڕێت لەوە مزگەوتەی لەوەی ڕۆژانە خەڵکی نێشکەر بەڕاستی و گەشتیار بێتن ئیشی بە مزگەوت بێ احتیاجی خۆی دەبرکە یاخود دەستنێژە یاخود ئیش خۆی پێ دەبرکاتن. ئیدی بەڕاستی کۆمەرە ینی خۆشی و ناخۆشی هەبووە بێگومان لە ناو بازاڕی لە ناو جەرگەی بازاڕی. ینی نازانم چۆن وەسفی مزگەوتەکە بکەم. مزگەوتەکە لەکنە من ئەوە تەحمیر کرا نەخۆ بە شێوازێکیکە بوو، بەڵام ئیدی تەعمیر کرا دەتوانم برێم ئێستا جوانتر بووە کاتی خۆی ئەوهاژ نەبوو. لە ڕووی بینا و دیزاینەوە سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە دیوارەکانی لە بەرد و داری کۆن دروست کراوە. سەقفەکەی سادەیە و ساکارە، هاوشێوەی مزگەوتە کۆنەکانی تری ناوچەکە. میحرابی مزگەوتەکە بچووکە و سادەیە. بەگشتی قەبارەی ئەم مزگەوتە زۆر گونجاوە بۆ ژیانی بازار و نەگەورەیە و نەبچووک، بەڵام سوود و پاداشی زۆر گەورەی هەیە بۆ کاسبکاران و
نوێش خوێنان چونکە هەرخۆی هەبوونی ئەم مزگەوتە لە نێو بازاری قەیسەری گرنگی تایبەتی هەیە بۆ خەڵک و کاسبکاران کە لە کاتی نوێژدا تێیدا کۆ دەبنەوە. ئەمەش نمونەیەکی جوانە بۆ تێکەڵبوونی ئاین و ژیانی ئابووری. لە ڕووی گرنگی و کەلتوری ئەم مزگەوتە لە ڕووی کەلتوری گرنگی زۆری هەیە بۆ خەڵکی هەولێر چونکە تاوەکو ئێستا چەندین نەوە نوێژ و خواپەرستیان تێدا ئەنجام داوە تاوەکو ئێستاش بەشێکە لە یادەوەریەکانی شار. تەبەن ئەو مزگەوتێکی زۆر قەدیمە مێژوێکی زۆری هەیە لە ساڵی پێشی سیەکانیش هەبووە قوڕ بووە و هەموو خشت و قوڕ و شتوا بووە سەری چاتی بووە و بە قوڕ بووە دوای ساڵی سیەکان تعمیر کراوەتەوە پێشەوە مزگەوتیش بی تەچێ بووە بەخۆی تەچێ بووە قبری صاحبی مزگەوتەکە لێرە بوو دوای هەڵگیرە بردیانە قبرستانی گەورە لێرە غورفەکە بوو لەو ژوورەی مزگەوتەکەش پێ دەگەن ئاڵتی بەرمەخ بەخۆش صاحبەکەی پەنجەکانی 6 بووە پەنجەکانی دەستی 6 بووە بە ناویانە ئاڵتی بەرمەخ بەڵێ ئێستاش مزگەوتەکەش ئێستا خزمەت کراوە 3000 تعمیر کراوەتەوە بە ئاخیری پارێزگاری هەولێر تعمیری کردەوە جاری ئاخیری ئێستا مزگەوتەکە مزەش زۆر خۆش بووە و ڕێک و پێکە و نوێژی لێ دەکرێ و ڕێژی جەماعەتیشی لێ دەکرێ و بەڵێ مزگەوتەکەی بە خزمەتەوە کە ئێمەش لێرە خزمەتی مزگەوتەکە دەکەین و خۆشم لێرە بوویمە بە ئێستا خانشین بوویمە ئێستا هەر خزمەتی مزگەوتەکە دەکەم ناوم سەردارە کە لەو مزگەوتێمە بەڵێ مامۆستایەکی لێ بوو ناوی خەلیفە عەزەدین بە ڕەحمەتی خوای لێبی کوڕی ساحەبی ئەو مزگەوتێ بوو خەلیفە عەزەدین وتەچێ بووە یعنی ئێرە خەلیفە عەزەدینی لێ بوو ئەویش وەفاتی کرد ئێستا دوای پاشی مەلای تر هاتن کە بە بیرم دێ مەلا عەبدولکەریمە بوو مەلا عوسمان هەبوو یادیان بەخێربی مەلا عەبدولکەریم وەفاتی کردووە مەلا عوسمان مایە ئێستا حالیە مەلا عەزیزی لێیە مەلا عەزیز ئەویش خانشین بوو. حي على الصلاة الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. شایانی باسە ئەم مزگەوتە وەک زۆربەی مزگەوتە کۆنەکانی تری کوردستان لە ڕووی دەرس و خوێندن ڕۆڵی کاریگەری هەبووە لە ناوچەکە بەو پێیەی کە زۆرێک لە مامۆستا و فەقەیان تیادا دەرسیان خوێندووە. ئەمەش کاریگەری گەورەی هەبووە لە زیاتر بەرەو پێشچوون و بڵاوکردنەوەی ئایینی ئیسلام لەم ناوچەیە. ئاڵتی بەرماخ لە مێژووی خۆیدا زۆرێک لە مامۆستا و مەلابەتوانەکان لەم مزگەوتە سەرپەرشتیان کردووە و پێشنوێژیان بۆ خەڵک کردووە. لەوانە مامۆستا عەبدولکەریم و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا مەجید و مامۆستا مەلا عەزیز و چەندان مامۆستای تری ئاینی کە لەم مزگەوتە پێشنوێژیان بۆ خەڵک کردووە و کە ئێستا بەشێکیان لە ژیاندا نەماون. ئەگەر بجێڕمەوە لە بۆ تەلەڤیزۆنەکەتان باوەڕ بکە لەگەڵ مامۆسایەکی بەڕێز ئێستا ئیمام خەتیبە گوتی کووە بەختیار مزگەفتی بشۆین گوتم لۆنا ئەگەر یارمەتی هەبی من حازرم
وڵی سونتان لەسرم نییە لەوانەیە زیاد لە 3 مەتری بەسە قادرمێ بەسەکەتم جامەکان خاوێنکەمەوە 3 مەتر زیاتر بوو کەمتر نەبوو وەڵڵا بەربوومەوە هیچم لێ نهات یعنی هەر عقلیان ڕاوەستا گوتیان گوتم وەڵڵی هیچم لێ نهات هەستامەوە یعنی هیچ بەبێ ئەوەی جێشم بێشیتن بەخوای سرە پەنجەم هەستم بە ئێشانێکی کرد بەڵامەوە ئەتوو لە 3 مەتری بەربیەوە ئەکیت هەرزانە بەڕاستی ئیدی مامۆستایەکان لێرکانە مامۆستا عەبدولکەریم هەبوو یادی بەخێر جێومەکانی بەهەشت دیتن مامۆستا عەبدولکەریم پیاوەکی چەندی برەی فەقیر چەندی برەی یعنی کمدوو بوو کەسایەتێکی جوانی هەبوو بەڕاستی یعنی ئەگەر زۆر تێکەری نەبووای زۆر لەگەرت نەدەدووە پیاوەکی گران بوو زۆر گران بوو خوا عەفوی کاتن حمرێ خوای کرد دواوی مامۆستا مەلا عوسمان هات مامۆستا مەلا عوسمانیش بەڕاستی کەسایەتێکی جوان بوو کە هەر لە ناو بازاڕی خەیات بوو بەرەک دوور بوو ئیدی مامۆستا پاش مامۆستا عەبدولکەریمی مامۆستا مەلا عوسمان هات پاش مامۆستا مەلا عوسمانی مامۆستا مەلا عوسمان تەقاعود بوو مامۆستا عەزیزی لەگە بوو مامۆستا مەلا عوسمان ئیدی مامۆستا مەلا عەزیزیش مەجید ببوورە مامۆستا مەلا مەجید بوو مامۆستا مەلا مەجیدیش هەر تەقاعود بوو ئەویش بەڕاستی لێرە نما دوای مامۆستا مەلا مەجیدی مامۆستا مەلا عەزیز هات مامۆستا مەلا عەزیز لایە زاریش هەر هەموو شێرە دەکا بەس پێم وابی تەقاعود بووە ئیدی ئەو سارانە 4-5 مامۆستایی بەڕێز و خۆشەویست لێکوانە بوونە و وەفاتیان کردەوە یاخود ڕۆیشتینە بەڕاستی هەر مرتاح بووم هەر زۆر مرتاح بووم یعنی ئەمن سمێنان بام هەموو زارە دەگۆ کوڕم یەک شتە تەبیعەت و کلیلی ئەو مزگەفتە لەکەنا خەڵکێک دێتە ناو بازاڕی زەختی هەیە سوکەری هەیە نەخۆشە دەکرێت کوڕمەت و شەوان ساعاتێک زووتر بنووی لۆی سبێنێ ساعاتێک زووتر هەستی کلیلی مزگەفتە لەکەنا ئەو خێرەی بەدەست بینی ئیدی هەر ئەوهاش هاتمە دوێ هەتاکو ئێستا کە بەڕاستی بەخۆی مزگەوتی ئارتی بەرماغی لە هەرا مزگەوتە باش و جوان و خاوێنەکانی ناو قەیسەریە کە خەرکەچی گەلەگەلە زۆر لەسەر ئەو مزگەفتەیە تەمەشا دەکەی ناو قەیسەری هەر هەمووی ئەگەر ڕۆژێک ئەو مزگەفتە قەپات بێتن بەڕاستی پێوە دیارە کە ئینسان چەند زەرورە ئەو مزگەفتە و چەند پێویستە کە کرایەتەوە دایم کرایەوە و خەڵکی بازاڕش زۆر ئاگان لەو مزگەفتەیە و بە خایەن و بایانی بەڕایان گرتیە مامۆستایەکانی ئەو مزگەفتەش ئەویان ببیرم بێتن لەسەر زەین بم مامۆستا عەبدولکەریم بوو مامۆستا عوسمان مامۆستا عەزیز بوو مامۆستا دووسێ کەش بوون وەڵای بەس لەو دەمەی ناوەکانە بیم کردیا ئەو مزگەفتەش تاریخەکی باشی هەیە و چەند جاریش نۆژەن کرایەتەوە لە زاریش ئێستاش هەر بە خایەن و بە کراوەی ڕاوەستایە و کرایەتەوە و لۆ ئەهلی قەیسەری و ئەهلی بازاڕی و لۆ هەموو خەڵکی پێشتر ئەم مزگەفتە وەکو ئێستا نەبوو نیوەی مزگەفتێ بوو بەس دوایە برێ حکومەتی هەرێمی کوردستان مەحافەزە کە یەکوان نۆژەن کردەوە ئەو مزگەفتەی نۆژەن کردەوە بە زۆر دیکۆرەکی جوان و بە خایەن بەیانی بە گەورەییش ئەوها نەبوو پێشم تقریبان زۆر گچکە بوو بۆ ئێستا کردی هەمووی کردە حرەمێن و برێکردیە مزگەفت مەغریبێش بە عیشا و سبەیانی ناکرێتن لەبەرەوەی ئەهلی بازاڕی دوکان خەپا دەکەن هەتا مەغریبێ نوێژی مەغریب دەکرێت دەستنەوە مزگەوتی ئاڵتی بەرماخ لە مێژووی خۆیدا بەهۆی پێشکەوتنی شار و گۆڕانکاریە سەردەمیەکان بۆ چەندین جار نۆژەن کراوەتەوە زیاتر بۆ مەبەستی پاراستن و مێژووی ئەم مزگەوتە بەڵام هەر لەسەر شێوازی کۆنی ئیسلامی خۆی ماوەتەوە بەیانیان سعداش دەکرێتەوە بەڵێ نوێژی نێوەڕۆ و مەغریب و عیشاش لێ دەکرێت بەڵێ بۆ جمعی تێدا نیە لەبەرەوەی مزگەوتەکە گچکەیە نێژی جمعی لێ ناکرێ زۆریش بە خەڵکە یعنی ئێستا ئەو مزگەوتە نەبی ئەهلی بازار بچی بۆ کوێ یعنی بەڕاستی
ئێمە ئەوە خزمەت دەکەین و ئەوە پاک و خایانمان ڕاگرتو بە هەموو ناحیەکی ئەهلی بازار هەموو ینی خۆی ساحبی نییە مزگەوتەکە سەر بە ئەوقافە سەر بە ئەوقافە بێ ساحبە بێ خاوەنە و ئێمەش هەوڵ دەدەین لەلایەن خێرەمەندانەوە دابین دەکەن هەچ چکمە پیان وەڵا خێرەمەند مافوریان کڕیەوە هەموو شتیان کڕیەوە ئەرە لەخوا خێریان منووسی وەڵا یا دەورەکە چیە پێشان مەولودی زۆر لێ دەکرا تازیە لێ دەکرا ئێستا لێ ناکرێ بەڕاستی مزگەوتەکە گەورەتر پێیا بۆ مزگەوتی ئەوەتر پێیا بۆ لەبەر ئەوە لێرە ناکرێت ئەرە تازیە لێ دەکرا مەولودی لێ دەکرا ناوەڵەدا گۆڕاوە پێشانەوە هانەبوو ئێستاەوەندە گەورە نەبوو ئێرە جێگای نوێش جێگای نوێش بڕک لە پاشتر بوو دەرگایشە بوو ئێرە حەوشە بوو ئێرە پشت ئەو کاکای حەوشە بوو ئەرێ وەڵە حەوشەشی سەرکراوەش بوو دوای لەو تعمیرێ دوایی محافز کە تعمیری کردەوە سەریان گرتەوە گومەتیان لۆ دروست کرد و گومەتی نەبوو منارەشیان بۆ دروست کرد وڵایەت گاریەکان لەبەرەوەی ئەمە هەلێکوانە بووینە و یا مزگەوت بەخۆی هەمووی خۆشیە عنی هیچ ئەوەی نییە برێ شتشوها هەموو هەر خۆشە مزگەوت زێ تاعات و عیبادەتیە و مامۆستایەکانی ڕابردوو ئەوی قەدیم و ئێستاش ئەی لەو مزگەوتین هەموو بەڕێز بوو هەمووی خواناس و هەمووی لەگەرما زۆر باش بووینە و ئێستا نابی لە بیان کا و مامۆستایە بەڕێزەکان هەر هەمویان بەبێ فەرق و جیاوازی ئەوی لەو مزگەوتی مامۆستایەتی کردیا لە ئەهلی بازاری دەرەجێک بووە خصوصا نۆمە وڵا مصرفی مزگەوتەی لەسەر و خێرخواز و ئەهلی بازاڕی و ئەویان بزانم لە سەوانەیە لەسەر خێرخواز و ئەهلی بازاڕی و ئەهلی قەیسەریە ئەم مزگەوتە تاوەکو ئێستاش بەردەوام دەرگای بەڕووی نوێژ خوێنان و خەڵکی شاردا کراوەتەوە بۆ نوێژ و خواپەرستی و وەجێگایەکی پیرۆز و بەسوودا بۆ خەڵکی ناوچەکە وە گرنگی زۆری هەیە بۆ بازاری قەیسەری و سەرجەم کاسبکارانی شاری هەولێر.